ئاماوە وەهار وەهاری شادی بۆی عەتر و نەسیم غونچەی ئازادی. سەلام و خدمەتە بینەرەی عەزیزە بەرنامەی هەنار. بێسە ڕەسم و سونەتی گەڕامان کە هەر هەفتە شەوەی لە جومە بایمە خدمەتدان وەیەی بەش لە بەرنامەی لە هەنار پێشکەشی وەی عەزیز بکەیم و لە ڕێی بەرنامە بەشێک لە وڵات کوردستان و تایبەتی بەشە ڕۆژهەڵاتی کوردستان بناسنیم وەی و لە بەشێک لەی بەرنامەیشە لەگەرد میوانێک لە میوانەی لە عەزیزە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان یا هەر کەسایەتێکتر کورد کوردستانی بود و شارەزای بواری بود یا چالاکە هەوزە و کارێک بود معرفی بکەمە خدمەتی و پرسیارێلی و ئاراستەی ئی کەسایەتیە لێ بکەین. ئی هەفتەیش هاتیمەسە خدمەتتان کە یەی بەشتر لەی بەرنامەیە لە پێشکەشی وەی عەزیز بکەین وەلی لە سەرەتاوە جوورە هەمیشە داوا لە لیدان کەم وەگەردە ئەو ئادرسە فەیسبووکە کە هاخوا لە شاشەی تەلەڤیزیۆنەکانتان پەیوەندی وەگەردی بەرنامەی خۆدانە بگرین و ئەگەر کەسێکیش نەتوێنسنە لە ڕێی کاناڵە ڕۆژهەڵاتەوە بینەنەی لە ڕێی فەیسبووکە تماشای ئەو بەشە بەرنامەی خۆیانە بکەن وەگەردە جیمەیلی بەرنامەگەیش کە ها خدمەتدان نامەیە لە خۆدان ڕخنەیە لە خۆدان و گلەیە لە خۆدان کەل بکەنە ڕامان کە لە وەرچەوی بگرین. ئەڕا سەرەتای بەرنامەگەیش بەشە ناسین وڵات وەگەردێک و تەماشاکەین و دوایەوە هەمە خدمەتدان. جوانڕوو ناوە کوێن و قەیمە ناوچەیگە کە پیکاتەیگە لە شارەی لە پاوە قڵای جوانڕوو سەلاسە باوەجانی و ڕوانسەر کە سەروە ئوستانە کرماشانە. بەڵام ئیسە جوورە شارستان شارەی لە سەلاس و پاوە و ڕوانسەر لە لیجیابینە و تەنیا شارە ئی شارستانە جوانڕووە. جوانڕوو لە شماڵە و هەورامانە لە هۆن و پاوە لە جنوبە وە سەرپێڵە زەهاو لە شەرقە وە ڕوانسەر و لە غەربیشە وە سەلاس و کوردستانە باشوور هاوسنوورە. زوانە مەردمە ئی ناوچە کوردی و وەزاراوەی سۆرانیە جافیە. ناوە قەڵای جوانڕوو لە قەڵایە لە فەرەی حکوومەتی گیریاس کە لەی چەند سەدەی دواییە و لەلایەن حکوومەتەی لە ناوچەیی بەناکریاس. ئاسەوارەیل و شەواهدە مەنی و وەدەسهاتی لەی ناوچە میژووی جوانڕوو و ناوەگەی هەڵەو گەردنن ڕا 700 ساڵ وەرجەییسە. حەمدوڵا مستەوفیش لە کتاوەخۆی ئی ناوچە و ئاڵانی ناوبردیە. حکوومەتە جوانڕوو کە بەشێک بیە لە بلووکە هژدەلەتە سنە و ئایەتوڵا مەردوخە کوردستانی لە کتاوەخۆی بلووکە جوانڕوو وەی جوورە باس کردیە. جوانڕوو پێکهاتیە لە ئاوایی پاوە و قەڵای جوانڕوو مەهاڵە ڕوانسەر کە فەرەتر و دەسە والیە لە ئەردەڵان بیە. بەڵام حاکمەی لە ئەسلیە جوانڕوو کە مەشروعیەتە خۆیان لە مەردم گردیان سەی ئەحمەد بەی گجاف و کوڕەی لە ئەو بینە. لە دوای ئەو ڕووسەنبەیگ وەکیل و وەسیەتە باوگە سەی ئەحمەد بەیگ و نەزەرە ڕیشچەرمیێل مەسئولیەتە ڕەهبەریە ئیلگردە سەرشان. لە دوای ئەویش نەوادەی لە ئەو ڕەسینە ئی مەقامە. ئی قانونە ئیلیە لە گەردە مەرگە محەممەد بەیگ وەکیل لە ساڵە 1363 هەتاوی ڕەسیە کوتایی خۆی. لەی شارستانە ئاسەوارە میژوویە فەرەیەک هەست ئەر بتوانیم ئاماژە و بڕیگان بکەین توێنین باسە ئیانە بکەین. ئەشکەفتە کاوات ئەشکەفتە کاوات لە ئەشکەفتەی لە فەرەدیدەنی و وەناوبانگ جوانڕوو و کرماشانە کە لە دڵە کوێی لە شاهوجی گردێ و ها لە ناو دووڵە خۆشمەنزەرە قوڕیقەڵا و ئاوایی شوانکارە. ئەشکەفتە قوڕیقەڵا ئی ئەشکەفتە وەهووی نزیکی و ئاوای قوڕیقەڵا ناوینانە کە 700 متر لەی ئەشکەفتە دوورە. لەی شارستانە کەسایەتی و ناوبانگە فەرە هەڵکەفتنە کە توێنیم ناوە چەند کەسی گیانباریم. مەولەوی تایجوزی یا مەولەوی کورد، خانای قوبادی شاعر و ناوبانگ، حوسێن بەگە وەکیل کە ڕەهبەرێک سیاسی کۆمەڵایەتی بی و ساڵهایش زیندانی بی، محەممەد بەیگە وەکیلە جوانڕوو، زیندانیە سیاسی و شاعرە جوانڕوو، مامۆسا محەممەد ئەمینە کلاشی، محەممەد عەلی سوڵتانی نووسەر، محیددینە ساڵحی شاعر و نووسەر و خۆشنووس.
خب بینەرێک عزیزمان بەشە سەرەتای بەرنامەکە وەگەر تەماشا کردین ئومیدوارم ئی بەشیشە مورد تەوەجۆ و سەرنجی وە قەرار گرتوویت و زانیاری وە کەڵک و دەردبخۆر پێشکەشی وەی عەزیزی کردووی من لێرێشە هاوڕێمان بین کە میوان عەزیزمان معرفی خدمەتی وەی بکەین هەرچەند ممکنە فرێک لە وێش بناسینێ ئیجارە هایمە خدمەتە کاک ئەمیرە قازی سکرتێرە پارتە سەربەخۆیی کوردستان کاک ئەمیر فرە خۆشهاتی سەرفەرازمان کردی و هاتن دەنگڕای بەرنامە سپاس و تەشەکر منیش سپاس دەکەم کە مەجال بۆ من گونجا لێرەدا ئەو چەند کەلیمەیەک ئەرز بکەم و لەگەڵ هاونیشتمانانی خۆم بدوێم سپاس دەکەم یەک جارترە خێراتن لە خزمەتی وە ئەرز کەیم و دوو سرین ئەڕا سەرەتای بەرنامەکە ناسینێک لە خۆدان ئەڕا ئەوانەیە کە ئەگەر کەم و کورت لە ناسینی وە شارەزا بوون سەرەتای گەڕا بەرنامەکە لە خدمەتان بیم دوایەوە پرسیارەکان ئاراستەدان بکەین وەک خۆشت باست کرد وتت من ناوم ئەمیرە پاش ناوم یا شۆرەتم قازیە لە بنەماڵەی قازیەکانی مەهابادم لەوە تاوە بیرم دێ تێکەڵاوی خەباتی سیاسی بووم لە کوردستان بۆ ئازادی و ڕزگاری میلەتەکەی خۆم لە پێشدا لە سەرەتادا لەگەڵ حیزبی دموکراتی کوردستان خەباتم کردەوە لە نێو ئەواندا بووم پاشتر لە ساڵی 1990ەوە لەگەڵ ڕێکراوێک تەشکیلاتێک پارتیەک کار دەکەم بە نێوی پارتی سەربەخۆیی کوردستان کە ئامانجی کوردایەتی و ڕزگاری و ئازادی نەتەوەی خۆی کردوتە ئامانج و لەو ڕێگایەوە تێکۆشان و خەباتی خۆی بەردەوام دەکەم کاک ئەمیر هەر وشەیەک بارە مانایی خۆی دەدێت هەر هەزبێکیش وەختی ناوی ڕاخۆی هەڵوژارێت هەدەفێک و مەرامی ها لە پشتی ئەڕای وە وشەی سەربەخۆیی داناینە ڕا هەزبەکەدان ئێمە لە سەرەتادا لە ڕاستیدا گەر بتەوێت کە وەکو گروپ و دەستە و جەماعەت لێک داڵین دەچێتەوە بۆ ساڵەکانی 1986 ئەو کاتە ئێمە ناوێکی ترمان هەبوو بۆ خۆمان بە نێوی بەرەی یەکگرتووی دموکراتی کوردستان ناومان بوو یەکەمین کۆنگرە کە لەگەڵ هێندێک ڕێکخرا و ئەفرادی دیکە کردمان لە ساڵی 1990 ئێمە ناوی پارتی سەربەخۆیی کوردستانمان بۆ خۆمان هەڵبژاردووە چونکە خەباتەکەمان خەباتێکی کوردستانیە خەباتە و تێکۆشانێکە لە پێناوی ڕزگاری یەکجاری نەتەوەی کووردا و ڕێگای ڕزگاری یەکجاری کوردستانە لەبەر ئەوە بۆ ئێمە مناسب بوو کە پارتی سەربەخۆیی هەڵبژێنین یعنی داواکاری سەربەخۆیی نەتەوەی کوردین پێمان وایە خەبات و تێکۆشان بۆ ئینسانی کورد تەنیا ئەو وەخت دەگاتە ئامانج و نیهایەتی خۆی کە وڵاتێکی ئازاد و سەربەخۆ و میلەتێکی سەرفەراز و خاوەندە سەڵاتی خۆی لە کوردستاندا هەبێ لەبەرەوە ئەو ناوەمان هەڵبژاردووە و لەو ڕێگایەوە خەبات دەکەین پێمان وایە تا ئەو ڕۆژەی ڕزگاری یەکجاری بۆ نەتەوەی کورد تەمین نەبێ میلەتی ئێمە نەتەوەی ئێمە ناتوانێت بۆی نییە بە خۆشبەختی و سەربەستی و ئازادی خۆی بگا بە تەواوی خب لێرە مە پرسیارم دروست بوودەوەش یەسە کە یەکەی وە هەزب دامەزرانینە یا هەزبەری ترەکیش کە هەن و ئەڕا کوردستان وە تایبەتی بەشە ڕۆژەڵاتە کوردستان شالاکیکەن حتمما هایمە هاڵ و وەزی بارودۆخە ئەلانە کوردستان هایمە چه وەزیەتی کە پێویستکە وە زەروریەکە ئیمە ئی چالاکی لە داشتمە ئێوەش دەزانن کە لە ڕۆژهەڵاتی کوردستان شەرایطی تایبەتی ئێستا هەیە ڕێکخراوی ڕۆژهەڵاتی کوردستان پارت و ئۆرگانیزاسیۆن ئەوەش هەنوو زۆرن ئێمە وای دەبینین کە بۆ ئەو ڕێکخرا و سازبادە سیاسیانەی ئەمڕۆ لە کوردستاندا هەم لە بەشەی ڕۆژهەڵات بە تایبەتی لە هەموو شت گرنگتر و مهمتر
ئەو ئەرکەیە کە بەیەکەوە بتوانن بسازێن دەنگ و خەبات و تێکۆشانی خۆیان لە پێناو سەرفەرازی خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەنە یەک و بەیەکەوە ئەو خەباتە ببەنە پێش لە فۆرمی بەرەیەکدا یا کۆدەنگێکدا یا یەکێتەیەکدا هەموو بەیەکەوە ئەو خەباتە ببەنە پێش و ئامانج ببێ بە ئامانجی گشتی بۆ هەمووان. لەو ڕێگایەڕا ممکن دەکا کە پیاو بڵێ ئازادی و ڕزگاری و سەرکەوتنی ڕێکخراوەکان و تەشکیلاتەکان و سازمانەکانی ئێمە زیاتر مسۆگەر و حتمی دەبێت. بەبێ ئەوە دیاردەیەکی ڕوون ڕۆژگارێکی ڕوون بۆ خەڵکی ئێمە زۆر دیار نییە. وەزیەتە ڕۆژهەڵاتە کوردستان خۆی چجوورە دوێنین؟ ئەڵا یە وەزە حزبەکانمانە وەلی وەزە ڕۆژهەڵاتە کوردستان چجووری دوێنینیوە؟ بە باوەڕی من وەزئی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی ئەمڕۆ وەزئێکی زۆر نالەبارە، وەزئێکی زۆر ناتەواوە. خەڵکی ئێمە لە ژێر فشارێکی زۆر کولیدان. زەختی فشاری جمهوری ئیسلامی ئێران گەیشتوتە ئاخر حەدی خۆی. وەزئی ئیقتصادی کوردستان تێکچۆ و پرش و بڵاوە. کار بۆ خەڵکی ئێمە نییە. سەرەڕای هەمووی ئەوانە تەبلیغات و دیعایەیەکی زۆری مەسەبی لە وڵاتی ئێمەدا بەردەوامە. مۆراڵ و ئەخلاقی خەڵکی ئێمە خەریکە وردە وردە تێک دەچێ. ڕێژیمی جمهوری ئیسلامی ئێران بە بەرنامە و بە پلانە و بۆ تێکدانی مۆراڵی خەڵکی ئێمە ئەخلاقی خەڵکی ئێمە کە ئەخلاق و مۆراڵێکی خەباتکار و تێکۆشەر بووە بە توولی ژیانی خۆی لە پێناو ئازادی و ڕزگاری خۆیدا خەریکە وردە وردە تێک دەچێ و بەرەو نەوعێک ئەوەی پێی دەڵێن ئیسلامەتێکی نامەعقول و بێمەنتق بەردەوام و سەرەڕای هەمووی ئەوانە بە پێی نەخشە و پلانی دوژمن خەڵکی ئێمە، جەوانانی ئێمە، میلەتی ئێمە تا ڕادەیەکی زۆر تووشی ئێعتیاد و ئەوە هەر نەتیجەی بێکاری و ئەوە نییە، بەڵکە نەتیجەی پلان و نەخشەیەکە کە ڕێژیم بۆ لەبەینبردنی خەڵکی ئێمە بۆ ئیزۆلەکردن و بێکەلکردنی جەوان و کوردەواری ئێمە لە ڕاستیدا بە بەرنمەیەکی فشوردەوە بۆی هاتووە. سەرەڕای ئەوەی کە خەڵکێکی زۆری بەکرێگرتووە وەکو جاش لە پێناو ئامانج و ئەهدافی حکوومەتی جمهوری ئیسلامیدان و ئەوە وای کردووە کە مەیدان و ئەرسە بۆ خەباتێکی سیاسی لە ڕۆژهەڵاتی کوردستان نەکەر خەباتی چەکدار بەڵکە خەباتی مەدەنیش وجودی نییە. خەڵکی ئێمە ئێعدام دەکرێت، جەوانانی ئێمە مافیان نییە، حتا حەقی سەقافەت و کلتور و فەرهەنگ و پەرەبێدانی ئەوەشیان نییە، دەکەونە زیندانەوە و دەکەونە تەعزیبەوە و ئێعدام دەکرێن. وەزع ئێستا بە کورتی لە ڕۆژهەڵاتی کوردستان وەزعێکی زۆر ئەکوت و وەزعێکی زۆر خەتەرناک و لە نالەباریدایە. دەست خۆش بوو. کاک ئەمیریمە ڕەوا لە بەرنامەکەمان یەسە کە کەمێ دوو بەش لە خزمەتە مێرمان هەیم بەشی پرسیارانان لە خزمەتیان ئەرزکەین، دواییان ناوبڕی دوێنیم و موسیقی گوشکردی مۆگەردێک و دوایەوە هەم تێمە خزمەتدان. ئەگەر ئجازە بێن هەیوەشیوە ئەدامەی بین بینە لێرە عەزیزمان ناوبڕی وەگەردێک و دوێنیم، دوایەوە بەش موسیقیگەیش وەگەردێک و تەماشاکەین. ئومیدوارم موسیقیگەیش وەدڵی وەی عەزیز بوو، تەنەوەی دروست بوو، دوایەوە وەگەردە کاک ئەمیرە و هایمە خزمەتدان.
وشوقته هي هيتو وشوقته من وشوقته هي هيتو وشوقته أمانة ويا ويل خيلة ويا أمانة ويا ويل خيلة ويا تاخذ قمياك هي أرنيات وديان تاخذ قمياك هي أرنيات وديان يان 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 عزيزة قام مي ويران ورا هي هي شوفايزة قام مي ويران ورا هي هي شوفايزة قام جفتي چاودیری جور پیالای چینی جفتي چاوديري جور پیالای چینی لقصر و خیدی خاناقین دینی لقصر و خیدی کرماشان دینی آمان ویا وید خیل ویا آمان ویا وید خیل ویا الشيري والله بقربان دقام مي ويرن ورا هي شوفه يزقام خۆ بینەری لەزیزمان دەریژەوە باسەکەمان دەیم و گەرد کاک ئەمیرە قازیۆ کاک ئەمیر بڕێک باسێل جورە جور وروژان و لە خدمەتان بێ من ئەلان دووستریم قیاسی بکەین ئارامان ئارایمەوە ڕەبینەرەی لە عزیزمان کە وەزیەتە خۆدان زانین وەرجە شۆڕشە گەلانە ئیران کەم و کورد یەی حزب لە مەیدانە چالاکی سیاسی بێ حزب دموکرات بێ و لەی ئەواخریە کۆمەڵەیش هاتە پاڵەی وەلێ ئەلئان حزبەی لە ترەکیش ئەزافە بینە وەلی ئەگەر بتوانم قیاسی بکەین وەزیەتە سیاسیە کوردستان ڕۆژهەڵات و چالاکەی لە سیاسی ئی ئەرسە لە ساڵی لە پێشترێک وەگەردە ئەلئانە و ئایا
ڕوشنی کەفی لە وەرچەومان ئایا بوت ئومیدێک داشتی من وە داهاتوویەک نزیک کە مردمە کوردستان وەرە و ئایندەی ڕوشنێک بچەن؟ بێگومان تا ئەو ڕۆژەی ملەتی ئێمە هەیە و خەبات هەیە ئومێدەواری بە ڕزگاری و بە ئازادی بەردەوامە و دەبێ هەبێ و لە وجوددایە. بەڵام ئەم ئومێد و ئارەزووە بە باوەڕی من وەختێک گەشە داشترە کە هێزەکان ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بتوانن هاودەنگ بەرەنگاری دوژمن ببنەوە. دوژمنی هەر ئەساسی و سەرەتایی بۆ نەتەوەی ئێمە و بۆ خەڵکی ئێمە و بۆ کوردستان ڕێژیمی جمهوری ئیسلامی ئێرانە کە بە هەموو شێوەیەک لە فکری لە بەینبردنی خەڵکی ئێمەدایە، بە هەموو شێوەیەک لە بەینبردنی فکری ڕزگاری و ئازادی و نەتەوەییدایە لە کوردستان. ئەوانە هەموو ئێمە مۆزەف دەکا کە هێزی ئێمە، جەماعەتی ئێمە، گروپ و دەستە و ڕێکخراو و حیزبەکانی ئێمە بە تایبەتی ئەوانەی کە ڕابردوویەکی دوور و درێژتریان هەیە لە خەباتی ڕزگاری خوازی خەڵکی کوردستاندا لە پێناو بەرەیەک کۆدەنجێک بەیەکەوە کۆ ببنەوە و ئەو ئومێدە، ئەو کۆبوونەوەیە، ئەو کۆدەنجیە یا ئەو بەرەیە ئومێدێکی زیاتر دەدا بە خەبات و تێکۆشان و بە گوڕی سیاسی لە کوردستانی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا. ئەمن ئومێدی خەڵک زیاتر لەو پەیوەندێدا دەبینم کە تەشکیلات و پارت و ڕێکخراوە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بتوانن ئەوە بگەیەنە ئامانج و بتوانن ئەو یەکبوونە ڕابگەیەنن. ئەوە تەسیرێکی زۆر کولی دەبێت لە نێو کۆمەلگای کوردەواری ئێمەدا لە ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکی ئێمە هان دەدا بەرەو ئەوەی کە زیاتر ئومێدەوار بێ و زیاتر باوەڕی بە گەشە و بە خەباتی ئازادی خوازی لە وڵاتی ئێمەدا هەبێ. ئیوە خۆدان جۆ لە پارتە سەربەخۆیی کوردستان چه هەنگاوی ناینەوەرە و یەکە نزیک من وەرە بەرەی کوردستانی؟ ئەوەی ئێمە لە تواناماندا هەبووە لەو ڕۆژەوە کە هەین هەتا ئێستاشکە لەسەری بەردەوامین بەش بە حاڵی خۆمان لە هەموو نفوز و دەسەڵاتی شەخسی و سیاسی خۆمان کەلکمان لەوە وەرگرتووە کە لەگەڵ ئەحزاب و ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی ئەوانەی وەکو عەرزم کردن ڕابردوویەکی دوور و درێژتریان هەیە لە خەباتی ڕزگاری خوازیدا وەکو حیزبی دەموکراتی کوردستان و وەکو کۆمەڵی شۆڕشتێری کوردستان و ئەوانە بتوانن خلافات و ناکۆچی نێوخۆیان هەلکەن و هەموو بەیەکەوە بتوانین ئەو کۆدەنجە پێک بێنین، ئەو بەرەیە پێک بێنین و ئێمە لەو بارەوە لە باری سیاسیەوە ئێمە کۆتاییمان نەکردووە لە پەیوەندیدان ئێستاش کە لە حزوری ئێوەم و لە خزمەتی هاو نیشتیمانی و هاوڵاتیانی خۆمدا ئەو چەند کەلیمە عەرز دەکەم. میوانی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانم و هیچێک لە ئەرک و وەزیفەکانی کە پارتی سەربەخۆی کوردستان بە منی ئەسپارد و ئەوەیە کە لەگەڵ بەڕێوەبەرایەتی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستان لەم پێناوەدا داواکە تازە بکەینەوە. دیداری حیزبی دموکراتی کوردستانیشم هەبووە هەر ئەو ڕۆژانە جا بە هەردەک باڵەوە حیزبی دموکراتی کوردستان و حیزبی دموکراتی کوردستانی ئێران لەگەڵ ئەوانیش هەر ئەو ئامانج و ئارەزووە تاقیب دەکرێت و ئومێد هەیە هیوادارین ئێمە کە بتوانین بەرە بەرە و ئەو ئامانجە گرنگ و مهمە بڕۆین. لە کۆتایی باسە ئیوەت خۆدان تا چ ڕادێ دڵخۆشین و یەکە ماڵ کورد بکە فدەیەکە و لە ناو یەی ماڵ وەک گشتە ڕاناگانە وە گەردیەکە و بینن. ئێمە من بەش بە حاڵی خۆم کە زیاتر لەو پەیوەندیانەدام و دێم و دەچم و ئەوە ئێمە زۆر خۆشحاڵین و کەیف خۆشین بەوەی کە ئەوە دیارە بەرە دەڕوا بەرە و نزیکی و ئومێدمان ئەوەیە کە
ئەو ناکۆچانەی نێو ڕێکخراوەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نێو ئەحزاب و ئۆرگانیزاسیۆنەکان بە تایبەتی لایەنەکانی دموکرات و لایەنەکانی کۆمەڵە بتوانێت مشکلاتی ناوخۆیی خۆی کێشەی ناوخۆیی خۆی حەل بکا و جێبەجێ بکا و یەکبوون و ئەوە ببێتە ئامانجێک بۆ ئەو یەکبوونە ئەگەر پێ مقایسەی بکا لەگەڵ ساڵی پێشوو ئێستا ئەمە زیاتر ئومێدەوارین و هەنگاو لەو بارەوە هاوێژراوە و هیوادارم ئەو مژگێنی و مژدەیە بە زووی بگاتە خەڵکی ئێمە کە هەم کێشە ناوخۆیەکان لە بینی ئەم ئەحزاب و ڕێکخراوانەدا جێبەجێ دەبێ و هەم هەنگاوێک قەدەمێکی زیاتر بۆ بەرەیەکی کوردستانی لە ڕۆژگارێکی داهاتوودا لەبەرچاو بێ. خۆ کاک ئەمیرمە پرسیارەی و کوتایی هات وەلی ئەڕا کوتایی باسەکە ئەگەر خۆدان مۆزووی هەستمە پرسیار نەکردمە لە خدمەتان ببوون ئەگەریش لە دوای ئەو مۆزووە دووسترین یادەوەری یا پەیامێک یا قسەیەک خۆدان ڕووە بەشە خوار و کوردستان کرماشان و ئیلام و لۆرستان پەیامی داشتین هایمە خدمەت. ئەوەی ئەمن هەمە بۆ بە تایبەتی خوارووی کوردستان ئەوەیە کە خوارووی کوردستانی ئێمە دڵی کوردستان هەموو کوردستانە وڵاتی ئێمە بەبێ خوارووی کوردستان بەبێ ئەوەی خوارووی کوردستان بێت لە خەباتی ئازادی و ڕزگاری خەڵکی خۆیەوە خەباتێکی ناقیس و ناتەواوە. ئەو ئیمکانە نەبووە بۆ خەڵکی خوارووی کوردستان کە بێن بە جددی و بە تەواوی بەشدار بن لە خەباتی ڕزگاری خوازیدا بەڵام ئەو ئومێدە ئێستا بۆ ئێمە زۆر گەش و ڕوون دیارە و ئومێدی سەرکەوتن ئەمن زۆر زیاتر دەبینم چونکی خوارووی کوردستان هەستی نەتەوایەتی و هەستی ڕزگاری و هەستی ئازادی خۆی وردە وردە دەبینێتەوە و هاتوۆتە ئەو خەبات و تێکۆشانەوە ئومێدی من بەش بە حاڵی خۆم بەو بەشەی کوردستانە بەو بەشەیە کە پێی دەڵێن خوارووی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا هیوادارم ئەو بۆچوونەی من ڕاست بێ و دروست بێ و بە پێی خەبەرات و ئیتلاعاتێکی کە من هەمە ئەو بەشەی کوردستان ئێستا نەخش و ڕۆڵی ئەساسی و سەرەکی لەبەردەستایە بۆ ئازادی و ڕزگاری خەڵکی خۆی و بۆ کوردایەتی و ئێمە هەموو بەگشتی نەکرد بەتەنێ پاتیسەر بەخۆی کوردستان بەڵکە پارت و ئۆرگانیزاسیۆنەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستانیش زۆر بەجددی لەو باوەڕەدان و کەوتونە و خەباتەوە کە بەبێ خوارووی کوردستان ڕزگاری و ئازادی بۆ ئێمە بۆ نەتەوەی ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستە بەر نابێ. دەستان خۆش بوو. مەمنون کە فرسەت داینە پەیمانەی بەرنامە حازر بین و چون زاراوەی بەرنامەگەیش و زاراوەی کوردی خوارینە افتخارە داینە پەیمان کە لە خدمەتان بیمن و چەند دقیقەیەک وەختە خۆدان اختصاص بین و بەشە خوارن کوردستان و هەم لەبارەی خۆدان فرەتر بزانیم هەم لەبارەی هەزبەکەدان و چارەکی لە سیاسیەدان. منیش سپاسی ئێوە دەکەم کە ئەو مەجالەتاندا بە من جارێکی دیکە بێڵێمەوە کە لەگەڵ خەڵکی کورد لە خوارووی کوردستان لە ڕێگای ئێوەوە ئەو چەند کەلیمەیە قسە بکەم و داواکار بم کە خەڵکی خوارووی کوردستان زەخت و فشارێک بێنێ بۆ هەموو ڕێکخراو و حیزبە کوردستانیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆەوەی لە دەوری یەک بن و بەیەکەوە هاوکار بن پشتیوانی یەک بین بەرنامە و پرۆژەیەکی ئازادی خەڵکەکەی خۆمان بەڕێوە ببین تا ئەو فشار و زەختە لە کوردستان ڕابێت لە خوارووی کوردستان ڕابێت تەئسیرێکی زۆر زۆر زیاتری دەبێت بۆ ئەو یەکبوون و ئەو پێکاتنی ئەو بەرەیە هیوادارم خەڵکی ئێمە میلەتی ئێمە میلەتی کوردی ئێمە لە خوارووی کوردستان ئەو زەختەیان هەبێ بۆ سەر هەموو ڕێکخراوەکانی کوردستان لە پێناو یەکێتی و لە پێناو لێکهاڵانی هەمویان بۆ
خەبات و تێکۆشانی ئازادی خوازی و ڕزگاری خوازی کوردستان سپاس و بەو هیوایە ناوەڕی وەگەرێکە و دوینم و تێمە خزمەتتان. بینەرێلی عزیزی بەشیشە لە بەرنامەی هەنار پیشکەشدان بی امیدوارم مەورد تەوەجودان قەرار گرتوویت و لەگەردەی میوانە عزیزمانە کاک ئەمیرە قازی پرسیارەی لێک ئەڕایوە ڕۆشنەو بێت و بڕێک مەسائل و قەزایای وە تایبەتی کوردستانی ئەڕایوە خستیمنەوەرە باس. کوتایی بەرنامەگەس دەستخۆشی لە گشتدان کەم کە هەر هەفتە تەحمڵمان کەین و ئی بەرنامەوە بەرنامەی خۆدان زانین. ئەڕا کوتایی باسیشە جوورە هەمیشە داوا لە لیدان کەم کە وەگەردە فەیسبوک و جیمەیلی بەرنامەکە هاوڕیمان بین و پشتیوانی لە ئی بەرنامەی خۆدانە بکەین. بنیشنە خۆش و ماڵدان ئاوا بوو.